سڵاو خوێنکارانی عزیز، ئەم کاتتان باش. من مامۆستا محەممەد، مامۆستای وانەی پەروەردەی ئیسلامی بۆ ساڵی 2023-2024 لە ئامادەی گەشەی ناحکومی. خۆشحاڵم لە خزمەتتانە بم بە شیکارکردن یاخود هەڵبژاردنی وەڵامە ڕاستەکانی پرسیارەکانی خولی یەکەم بۆ ساڵی 2023-2024. طبعا وەکو خۆتان ئەزانن لە 50 پرسیار پێک دێ. پرسیارەکان عەرەبی و ئاین بە یەکەوەیە، واتە 80 نمرەی وانەی عەرەبیە، 20 نمرەی وانەی ئاینە. لە پرسیارەکانی 2023 بۆ 2024 ژمارەی پرسیارەکان لە ژمارە 41ەوە بابەتی ئاینە یاخود پەروەردەی ئیسلامیە تا کۆتا پرسیار کە ژمارە 50ە. بۆیە سەرەتا هین بە هەڵبژاردنی پرسیاری ژمارە 41 کە پەیوەندی بە بابەتەکەمانە هەیە، بابەتی پەروەردەی ئیسلامیە. پرسیاری ژمارە 41 باس لەوە ئەکات: الإيمان يعلمنا وكذلك الإسلام كدين بأن نغتنم آلام الفرصة لي. واتە باوەڕ و ئیسلام وەک ئاین ئەومان فێر دەکەن کە بەڵاو ناڕەحەتیەکان دەکرێت بکرێنە دەرفەتی. بۆیە وەکو تێبینیە، وەکو ڕوونکردنەوەیەکیش لە پرسیارەکانی پۆلی 12دا بە عەرەبی بە کوردیش هەیە. وەکو ڕوونکردنەوەی ئێمە هەوڵدەین بەس کوردیەکان بخوێنینەوە. بۆ پرسیاری ژمارە 41 وەڵامی ڕاست ژمارە 41 وەڵامی ڕاست دی هەڵەبژێرین. بەڵێ، واتە هەموو وەڵامەکان ڕاستن. بۆ پرسیاری ژمارە 42 پرسیارەکە ئەڵێ نیشانەی لاوازی کەسێتیە و توانای بڕیار و دەستپێشخەری لە مرۆڤ دەستێنێتەوە. کەواتە وەڵامی ڕاستی ژمارە 42 چییە؟ سی هەڵەبژێرین. وەڵامی ڕاستەکە چییە؟ سی هەڵدەبژێرین. سی وەڵامە ڕاستەکەی. هینە سەر پرسیاری 43. پرسیاری 43 ئەو دۆخەیە کە مرۆڤەکان هەست ناکەن ستەمیان لێ دەکرێت و لە مافەکانیان بێبەش دەکرێن. کەواتە وەڵامی ڕاست چییە؟ وەڵامی ڕاستی ژمارە 43 وەڵامی دی هەڵەبژێرین، واتە دادپەروەری وەڵامە ڕاستەکەی. ئەچینە سەر پرسیاری 44. پرسیاری 44 باس لەوە ئەکات یەکسانی لەم ژیانەدا چییە؟ یەکسانی یعنی لەم ژیانەدا چییە؟ کەواتە وەڵامە ڕاستەکەی چییە؟ وەڵامی بیە. وەڵامی بی وەڵامە ڕاستەکەی. یەکسانی لەم ژیانەدا چییە؟ ڕێژەیە. بێگومان ڕێژەیە. تۆ ناتوانین بڵێ چی ڕێژەی نییە، خۆت ڕەهایە، خۆت هەموو وەڵامەکان هەڵن. بۆیە وەڵامی ڕاست بی هەڵەبژێرین بۆ پرسیاری 44. اینە سەر پرسیاری ژمارە 45 وشەی ئەمر وأمرهم شورى بينهم. ئەم ئاەتە پیرۆزە وشەی ئەمر لەم ئاەتە پیرۆزەی سەرەوەدا ئاماژەیە بۆ چی؟ وشەی ئەمر لەم ئاەتە پیرۆزەی سەرەوەدا ئاماژەیە بۆ چی؟ کەواتە وەڵامە ڕاستەکەی ژمارە 45 چییە؟ دی هەڵەبژێرین بۆ لەبەر ئەوەی دی ئەیوبی ڕاستە. ئەیوبی وەڵامە ڕاستەکەی تەنها مەسەلەی سیاسیە یاخۆ چییە؟ تەنها مەسەلەی گشتیەکانی کۆمەڵە. کەواتە هەردووکی ڕاستە. هینە سەر پرسیاری ژمارە 46. پرسیاری ژمارە 46 خۆی گەورە فەرمان بە باوەڕداران دەکات و لەو شتانەی خێر و چاکەی تێدایە هاوکاری یەکتری بکەن، بەڵام لە هەموو ئەو شتانەی تاوان و دەستدرێژی پێوە دیارە هاوکاری یەکتری نەکەن. خۆی گەورە دەفەرمێت چی؟ کەواتە وەڵامی ڕاست بۆ ژمارە 46 ئەی وەڵامە ڕاستەکەیە کە ئەفەرمێ چی ئاەتەکە؟ ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى
ولا تعاونوا على الإثم والعدوان. هنا سر پرسیاری یاخود هەڵبژاردننی وەڵامە ڕاستەکەی پرسیاری ژمارە 47. قال تعالى ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. وردت الآية الكريمة في مبدأ واتام آية كخواي قورة فرميت درباري چییە؟ ئەم ئاەتە بۆ چییە؟ دەربارەی چییە؟ مەبەست لەم ئاەتە چییە کە باس کراوە؟ کەواتە وەڵامە ڕاستەکەی پرسیاری ژمارە 47 وەڵامەکەی چییە؟ وەڵامی ئەی هەڵبژێرین. ئەگەر عەرەبی بۆڵین لا ضەرەرە وەلا ضیرار، ئەگەر کوردێکت هەڵبژات ئەی ئەڵێن چی؟ زیان نەدان و زیان لێ نەدان. ئینە سەر پرسیاری ژمارە 48. من أعياد التي تقام مراسمها في معبد لالش ويبدأ يوم 30 تموز ويستمر إلى 2 من آب. واتباز لو كايشك لو ججناني كا ريو رسمكي لپرزگای لالش دجيرن ام ججن دكويت روجي 3 تيرمه تموز واتا تا 2 مانگی تباخ یاخود ئاب بە ڕۆژمێری زاینی. جەژنی چییە؟ واتە ئەم جەژنە چی پێ ئەوترێت؟ لەکوێ؟ بێگومان لە لای ئێزیدیەکان. کەواتە پرسیاری ژمارە 48 ئەی هەڵەبژێری جەژنی چییە؟ چلەی هاوینە. یاخود عەرەبەکەی چییە؟ ئەڵێ چی؟ عید الأربعینیة الصیفی. بەم شێوەیە ئەچینە سەر ژمارە 49 واتە پرسیاری ژمارە 49. بابزانین وەڵامە ڕاستەکەی کامەیە؟ سوف يكون الله تعالى في عون حاكم عادل وإن لم يكن مؤمنا ولن يعين حاكما مستبدا وظالما ولو كان مؤمنا. من أقوالي واتا خواه يارمتي فرمان رواياتي داد پرورد داد ياخد نناسيش بيت بەڵام یارمەتی فەرمانڕەوایەکی ستەمکار نادات با موسڵمانیش بێت. ئەمە وتەی چییە؟ چێ ئەم قسەی کردووە؟ وەڵامە ڕاستەکەی سی هەڵبژێرین کە ئەمە وتەی چێیە؟ ئیبن تەیمیە. هینە سەر پرسیاری ژمارە 50. پرسیاری ژمارە 50 فرمودەیەکمان هەیە لن تدخلوا الجنة حتى تؤمنوا ولن تؤمنوا حتى تحابوا أولا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم. وردت الحديث الشريف فيه واتا أم فرمودە پیرۆزەی پێغەمبەری خۆشەویستمان درودی خوای لەسەر بێ یاخود صلی الله عليه وآله وسلم دەربارەی چییە؟ واتە وەڵامی ڕاست بۆ پرسیاری ژمارە 50 چییە؟ دی هەڵەبژێرین. دەربارەی چییە؟ دەربارەی ئاشتیە. خوێنکارانی خۆشەویست لێرەدا هینە کۆتایی شیکاری پرسیارەکانی ساڵی 2023 بۆ 24 کە لە ئامادەیی گەشەوە لەگەڵتان بووم. هیوای خۆشی و سەلامەتی بۆ هەمووتان دەخوازم و سەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.